بیرکاری پۆلیسێ میبنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 13. لاپەڕە 13 گەیشتمە شیکارکردنی پرسیارەکان گۆشەی ڕووناکبیران. ئەمن ئەو نووسینە ئێرە ناخینمەوە، تەنیا یەکسەر دێمە لای پرسیارەکان، بەکارهێنانی پێدراوەکان، خشتەی بەرامبەر بەکاربینە بۆ وەڵامدانەوە. ئەو خشتێمەیە دەربارەی چەند ڕووبارێک لە جیهان. لێرە لە ستونی یەکەم نووسرایە ڕووبار و لە ستونی دووەم درێژیەکەیان بە کیلۆمەتر. یەکەم ڕووبار نیل، درێژیەکەی نووسرایە فورات، درێژیەکەی ئەمازۆن، درێژیەکەی میسیسیپی، درێژیەکەی وە دانوب، درێژیەکەی وە غانج، درێژیەکەی بێگومان هەندێک لەو ڕووبارانە ناوەکەیان بە لاتینی یان بە ئینگلیزی نووسینەکەی ئەوهانیا بۆ وێنە غانج. ئەگەر بچی بگەڕێی بە وشەکان دەبی ئەوها بنووسی گ، نابی بنووسی غ، چونکە ڕەنگە هەر نیشە گەنگس دەنووسرێ ئەوها، بەڵام ڕەنگە لە عەرەبیەکەیان هینابێ، لە عەرەبیش پیتی گئنیە ئەو جا ئەوهای لێ هاتیە. هەتا ئەوەی ڕاستیبی درێژیەکەشی کورتترە لەو درێژیەی لێرە هەیە، زیاتر 2500 لەو ماڵپەڕانەی ئەمن زانیاریەکەم لێ هینایە، بەڵام لێرە ئەوەندە نووسرایە ئەوجا ئەم نازانم کامە زانیاری ڕاستە. گرنگترین شت لێرە ئەوەیە ئەمە بەراوردەکان بە دروستی چا بکەین. ئێستا بزانین پرسیارەکان چنە. کەواتە ئەم لێرە ئەوانەم نووسی، ڕووبارەکانم نووسی ئەوها، و ناوەکەشم تۆزێک بەو ناوەی کە نووسرایە لە گوگڵ بەو ناوەی نووسیتم، و وەکو دەبینین لێرە لە هەندێک شوێنان ڕووبارەکە 3090 نییە بەڵکو 2506 کیلۆمەترە، و هەتا ڕووباری فوراتیش 2800 نەک 708. بەڵام دانوبیش ناوی دیکەشی لێیە دۆناو بۆ وێنە، بەپێی ئەوەی چونکە ڕووبارەکە بە زۆر دەوڵەتاندا دەڕوا ناوەکەی دەگۆڕدرێ. ئێستا پرسیاری یەکەم، بەرزترین خانەی جیاواز کە درێژی ڕووباری فورات لە ڕووباری دانوب دیاری دەکات چییە؟ واتە بەراورد بکە لەگەر ئەو لە مابەینی ئەو دوو ڕووبارەی فورات و دانوب لە چێندەر جیاوازیەکە هەیە. ئەمنیش دەچم چ دەکەم؟ دەچم بەراورد دەکەم، خانەکان دەنووسم، خانەی یەکان، خانەی یەکان، خانەی دەیان، خانەی دەیان، خانەی سەدان هەفتەکە، لێرەش خانەی سەدان هەشتەکە، خانەی هەزاران دووەکە، خانەی هەزاران دووەکە. هەمیشە لە لای چەپ بەراورد دەکەم، خانەی هەزاران لەگەڵ هەزاران وەکو یەکە، دوو لێرە وەکو یەکە. ئەو جا خانەی سەدان 7 لێرە و 8 لێرە یەکسەر ڕادەوەستم. گەورەترین خانە کە جیاوازیەکەی نیشان دەدا خانەی سەدانە 7 و 8. کاتە وەڵامەکەم چییە؟ خانەی سەدان. بەرزترین خانە دەبوایە نووسرا بە گەورەترین خانە، نووسرا بەرزترین خانە. پرسیاری دوو، کامیان درێژترە؟ ڕووباری میسیسیپی یان غانج یان گەنگس؟ میسیسیپی یان گەنگس، کامەیان درێژترە؟ ئەمە تەمەشایان دەکەم ئەوها لێرە میسیسیپی ئەوەندەیە و ئەوەش ئەوەندەیە. دەچم بەراورد دەکەم لە مابەینیان، خانەی هەزاران لەگەڵ هەزاران وەکو یەکە، خانەی سەدان لەگەڵ سەدان دەزانم کە میسیسیپی 7 چونکە گەورەتر لە 0
کەواتە ڕووباری میسیسیپی درێژترە. پرسیارەکەی دیکە ئەو پرسیارە درێژی ڕووباری ئەمازۆن چەندی زیاترە لە نیل، کەواتە ئەم دەچمە لای ئەمازۆن بزانم چەندە، نیلیش چەندە، ئەوە ئەمازۆن ئەوەش نیل. لێ دەرکردن 7025 کەم 6700. لێ دەرکردن هەتا بزانم چەندی زیاترە. 5 2 هەفتی لێ بڕوا 325 کیلۆمەتر. 325 کیلۆمەتر. ئەوەشتەوە. ئێستا دێمە لای دواهەمین پرسیار. ئەم ڕووبارانە ڕیز بکە لە کورتترینەوە لۆ درێژترین. ئەو پرسیارە زۆر گرنگە، کاتە ئەم دەبێ ئاگام لە هەموو ڕووبارەکان بی، وەکو تەمەشا دەکەین ڕووبارەکان هەمویان لە 4 ڕەنووس پێک هاتینە، کاتە زۆر زۆر ئاسانە بەراوردکردن. لە ژێر یەکدەیان نووسم، ئەو جا تەمەشا دەکەم لە لای چەپ دەست پێ دەکەم بزانم کامە بۆ وێنە چ بەراورد دەکەم. خانەی هەزارە، لێرە 6، لێرە 7، لێرە 3، لێرە 2، لێرە 2، لێرە 3، لە هەمویان گچکەتر 2 کانە، کاتە ئەوانە هەمووی لا دەبەم ئەو 2 لەگەڵ ئەو 2 لە هەمووی گچکەترا. ئەوجا ئێستا ئەو 2 بەراورد دەکەم، خانەی هەزارانیان وەکو یەکە، دەچم خانەی سەدان بەراورد دەکەم. یەکەچیان 8، ئەویدی 7، واتە 7ەکە گچکەترە. هەرچەندە ئەمن کە زانیاریەکانم هێنا، ڕووباری فورات لە جیاتی 2780 بی، ئەوە ڕاستی بی 2800 بوو، دانۆبیش ئەو نزیکەی باش بوو. ئێستا فوراتەکە لە هەمووی گچکەتر لە سەرەوەی دادەنێم، ئەو جا دانۆبی لێرە دادەنێم. ئەو جا دەچم تەمەشای ئەوانی دەکەم بزانم لەوانە کامەیان لە هەمویان کەمترا. دیسان 6 و 3 و 7 بەراورد دەکەم، 3یەکان لە هەمویان گچکەترن، کەواتە دەینم ئەو 2 3ش بەراورد دەکەم. 3 لەگەڵ 3 وەکو یەکە، 7 و 0، 0ەکە کەمترە، کاتە گەنگس دەگاتە ئێرە، ئەو گچکەترە لە میسیسیپی. میسیسیپیش ئەلێرەیە. ئەو جەدەینم ئێستا ئەو 6 و 7 بەراورد دەکەم، بێگومان 6ەکە گچکەترە لە 7، کاتە 6ەکەش جێی ئێرەیە، 7ەکە لە خواری خوارەوە، چونکە ئەمن لە سەرەوە دێمە خوارە یان لە ڕاستەوە لۆ چەپ. دەشتوانم لە ڕاستەوە لۆ چەپ، بەڵام ئەمن جێم نییە، لە سەرەوە دێمە خوارێ. ئەوجا ئێستا دەیان نووسم ڕووباری فورات، ڕووباری دانۆب، ڕووباری گەنگس یان غانج، ئەوجا ڕووباری میسیسیپی، ڕووباری نیل و ئەمازۆن لە هەمویان درێژترە، کە دەکەویتە ئەمریکای باشوور. بەو جۆرەی ڕێزیان دەکەم لە گچکەوە لۆ گەورە، یان لە ڕووبارە کورتەکە لۆ ڕووبارە درێژەکان. بێگومان دەتوانی ئەوها ڕێزیانکەی خوێندکاریژی، ئەوها لە 2-1 ئەوهاش دەبی، بەس بەڵام چونکە ئەمن جێم نەبوو لە بەرهەندێ ئەوها چانەکرد لە سەرێ لۆ خوارێ چاکم کرد. هەمان شتە، کاتە بەو جۆرەی ڕووبارەکان ڕیز دەکەین. ئەوجا ئێستا بگەڕێمەوە، ئێستا تەواو بووم لە لاپەڕا 13، تەمەشای لاپەڕا 14 دەکەم. بابەتە چی؟ زۆر نوێنە، ڕیزکردنی ژمارەکانە. ئەمە لە ئێستاوە دەزانین ژمارەکان ڕیزکەین، بەڵام لێرە دیسان زیاتر دەربارەی ڕیزکردنی ژمارە نووسرایە. خشتەی بەرامبەر بەرزی 3 لە بەناوبانگترین
چیایەکانی جیهان دیار دەکات کام چیا بەرزترە هێڵی ژمارەکان بەکاربینە بۆ ڕیزکردنی چیایەکان. تەمەشای خشتەکەی دەکەم بەرزی چەند چیایەکی جیهان تەمەشا دەکەم دەبینم چیای ئەلب ئەوەی ڕاستیبی ئەلب بە پئە بە بئ نییە بەڵام ئەگەر لە عەرەبی هەموو جارێش لە عەرەبیەوە دەینن بەداخەوە کە هەندێک لە پیتەکان بزر دەبن چونکە لە عەرەبی زۆربەی پیتەکان نییە. ئەو چیایە دەکەویتە کیشوەری ئەوروپا باش ئەوروپایەکەیان لۆ نووسی ئەوروپا ئەو لۆ هەڵەیە. پاشان چیای هیمەلایە کە دەکەویتە ئاسیا و ئەندیز کە دەکەویتە ئەمریکا. ئەو جا بەرزیەکانیان 4807 8848 6959 مەتر. ئەوجا ئێستا دەرێت چ نووسرابوو ڕیزیان بکە لەسەر هێڵی ژمارەکان دانێ. لێرە هێڵی ژمارەکان هەیە هێڵی ژمارەکان لە 500یوە ئێرە لە 5000 ببورن ئێرە 5000 ئێرە 6000 ئێرە 7000 ئەوەش 8000. ئەوجا لێرە هەتا ئێرە چەندە سەدە واتە ئێرە 5100 5200 5300 5400 5500 ئەوجا 5600 5700 5800 5900 ئەوجا ئێرە 6000 کاتە 100 دەڕوا زیاد دەبی هەرچەندە ئەمن بێت ژمارەکان گەورە دەبن. ئەمن چم هەیە ئەمن گچکەترین شت 4000 هەیە 4800. ئەگەر 5000 جێکەی ئێرە بی واتە 4000 دەبی لەو لایە بی 4000 و ئێرە گوتمان 100 دەڕوا یان زیاد دەبی یان کەم دەبی چونکە ئەمن دێمە لای چەپ 100 کەم دەبی واتە ئێرە 4900 کاتە ئێرە 4800 کاتە 4807ش لە تەنیشتەویە زۆر نێزیکە لێی. ئەوە دامنا. ئێستا 6959 لە چێدانێ ئەمن دەزانم ئێرە 7000 ئێرە 6900 لە بەرهەندێ زۆر نێزیک دایان نایە لێرە دایان نایە. ئەو جەدەینە لای 8800 ئەمن دەزانم ئێرە 8000 8100 200 300 400 8500 600 700 800 ئەوەش تۆزێک زیاترە لە 8800 بەس نەبوویتە 8900 کاتە لە ناوەندەکەیە 8848. ئێستا ژمارەکانم دانا ئەو ژمارەی دەکەویتە لای چەپ لە هەمویان گچکەترە ئەوەی ناوەندێ تۆزێک لەوی گەورەترە ئەوەی لای ڕاست لە هەمویان گەورەترە. ئەگەرە من ڕێزیان کەم کو ڕێزیان دەکەم گچکەکەی دەنووسم ئەو ژمارە گچکەترە لە ئەو ژمارە ئەویش گچکەترە لە ئەو ژمارە. ئەوە ڕێزکردنەکەم لە گچکەوە لۆ گەورە. بەرزیەکەیان لە گچکە لۆ گەورە واتە ئەوەی لای لێرەم نووسە لە هەمویان بەرزترە. بەرزترین چیا هیمەلایە لە ئاسیا کەواتە بەو جۆرەی ئەمن بەراوردم کرد بەهۆی هێڵی ژمارەکان. ئەگەر هاتوو بەهۆی هێڵی ژمارەکان بەراوردم نەکرد ڕێکی کەش هەیە ئەو چیە
ڕەنووس بە ڕەنووس بەراورد دەکەم. کو لێرە 4 خانەی هەزاران، خانەی هەزاران، خانەی هەزاران، 4 8 6 4 لە هەمویان گچکەترە، یەکسەر دەزانم ئەو ژمارە لە هەمویان گچکەترە. چیت کە بەراورد ناکەم، چونکە گەورەترین خانەی بەراورد دەکەم لە لای چەپ. ئەوجا یەکسەریش دەزانم 8ەکە لە هەمویان گەورەترە، کەواتە ئەو ژمارە لە ژمارەکانی دیکە هەردووچیان گەورەترە. ئەوجا لێرە ئەوها تەواو بووین ئێستا لە چیایەکان دەینە لای نمونە. ئەو ژمارانە ڕیز بکە، بەس نەنووسرایە لە گچکە لۆ گەورە یان لە گەورە لۆ گچکە، هەر نووسرایە ڕیز بکە. هەنگاوی یەکەم چیان کردیا، ژمارەکانیان یەک لە ژێر یەک نووسیتەوە. ئەوجا بە خانەی هەزاران دەست پێ دەکەین، بەراورد دەکەین، هەر سێکیان وەکو یەکە. دەچینە خانەی سەدان. خانەی سەدان 6 و 4 و 5. 4 لە هەمویان گچکەترە، ئەوجا 5 ئەوجا 6، کەواتە ئەو ژمارە لە هەمویان گچکەترە، ئەو ژمارە لە ناوەندەیە، ئەو ژمارە لە هەردووچیان گەورەترە. ئەوجا ڕیزکردنەکە ئەوە هایە. لێرە لە گەورەوە ڕیزیان کردیە لۆ گچکە، ژمارە گەورەکە گەورەترە لە ژمارەکەی دی، ئەویش گەورەترە لە ژمارەکەی دیکە، چونکە زانیمان کام ژمارە لە هەمویان گەورەترە. سۆرەکە ئەوجا زەردەکە، ئەوجا کەسکەکە. ئەوە ڕیزکردن. ئەگەر بمەوێ لە گچکە ڕێزیکەم لۆ گەورە، ئەو ژمارەی دەنووسم پێش هەمویان، ئەو ژمارە دەنووسم، ئەوجا ئەو ژمارەی دەنووسم، ئەوجا ئەو ژمارەی دەنووسم. ئێستا نووسرایە لە بیر مەکە لۆ ئەوەی ژمارەکان ڕیز بکەی پێویستە بەراوردیان کەی. ئەو ڕەنووسانە کە دەکەونە هەمان خانە بە دەستپێکردن لە چەپەوە، ئەوە زۆر زۆر گرنگە. ئەمن هەمیشە لە چەپ دەست پێ دەکەم. ئەوجا بۆچی دەست پێ دەکەم لە چەپ بەراورد دەکەم؟ هەندێک جار وەکو یەکن دەچمە خانەکەی تەنشتی، ئەوانیش ئەگەر وەکو یەک بن دەچمە خانەکەی تەنشتی. ئەوە بۆ وێنە ئەگەرم بمەوێ بەراورد کەم 241 لەگەڵ 249، ئەو خانە وەکو یەکە، ئەوەش وەکو یەکە، ناچارم بێمە خانەی یەکان بەراورد کەم، ئەوجا دەزانم ئەو ژمارە گەورەترە، چونکە 9 گەورەترە لە یەک. کاتە ڕێگە زۆرە لۆ بەراوردکردن. هیوادارم تۆزێک ڕوونتربی بەراوردی ژمارە بەهۆی هێڵی ژمارەکان و بەهۆی خانەکان. ڕەنووس بە ڕەنووس بەراورد دەکەین. لێرە تەواو بووم لە لاپەڕا 4 دێما کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.